دوای بڕیارەکەی سەرۆکایەتی زانکۆی سەلاحەددین لەبارەی یەکپۆشی قوتابیان کە لە سەرەتای خوێندنی ئەم ساڵی زانکۆ دەچێتە بواری جێبەجێکردن، مامۆستایانی زانکۆی سەلاحەددین پشتیوانی لە بڕیارەکە دەکەن و بە گونجاوی دەزانن بەو پێی یارمەتیدەر دەبێت بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی قوتابی و قوتابی لە نمایشکردن و گرنگجیدان بە ڕووکاری دەرەوە دوور دەکەوێتەوە. ئەم بڕیارێکی زۆر باشە و هەتا و تایبەتمەندێکیش دەداتە تەڵەبە دەناسرێتەوە بەڕاستی لە هەگەر بچتە هەتا بازار بوونمونەیان لەناو حرەمی زانکۆ یەکپۆشیوی دیارە کە ئەمە تەڵەبەی زانکۆە لایەنە باشەکانی ئەوەیە کە لەوانە زیاتر قوتابی بەرەو ئاراستەی خوێندنەکە بڕوان نەک زیاتر گرنگی بە جلو بەرگشتیوە بداتن. ئەو جیلکە دەبێتە ناسنامەی قوتابی، یعنی لە دەرەوە کە قوتابی دێتە زانکۆی کە دەستە دەرەوەش ناسنامە چی دەبی کە ئەمە قوتابیە لە خەڵکی تر جودا دەکرێتەوە. بۆیە ئێمە پێمان وایە کە ئەو بڕیارێکی دروستە لە ئێستادا بەهۆی ئەوەی کە بەڕاستی قوتابی فۆکسەکەی تەنیا بستە سەر خوێندن. ڕاپرسیەکەی زانکۆی سەلاحەددین مشتومڕ و بۆچوونی جیاوازی لە نێوان قوتابیان هێناوەتە ئارەوە. بەشێکیان پێیان وایە بڕیاری یەکپۆشی جۆرێکە لە کۆتوبەندی ئازادی، زۆرینەشیان بڕیارەکە بە گونجاو دەزانن کە تایبەتمەندی بە قوتابی زانکۆ دەدات و جیاوازی چینایەتیش ناهێڵێت. من وەکو قوتابیێشتی زانکۆ بڕیارە سەرۆکایەتی زانکۆم زۆر پێ بڕیارێکی باش و لە جێچوون کە هۆکارێکی گرنگە بۆ نەهێڵانی چینایەتی و هەروەها لە قوتابیەکان دەکات ئاستیان بەرەو پێشتر بچێ. بۆ نمونەکە قوتابی ئەو تەرکیزەی پێشتر دەیخستە سەر جلەکانی ئەو کاتە هەموو تەرکیزەکانی دەخاتە سەر خوێندن. ئەم بڕیارەیان دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاسی معریفی و زانستی نێوان قوتابی و لە نێوان مەحلیفەی زانکۆکانیش. ئەمە کارێکی زۆر باش و لە جێە، بارگرانی زۆر لەسەر قوتابیان کەم دەکاتەوە لە بۆ جلوبەرگ و لەم شێوە بارگرانێکی کەم دەکاتەوە و قوتابی زیاتر بیری لای ئەوە نابێتکەوە خەریکی زلگۆڕین و زلکردین و ئانە بێت. بەڕاستی بڕیارێکی زۆر خراپە لەبەرەوەی تۆرە 12 ساڵ دەخوێنی هەموو بە هەمان میکانیزم بە هەمان دلوبەرێک ناکرێت میسالە لە زانکۆزدا و ئازادت لێ زەور بکرێتەوە. من وەکو قوتابێکی زانکۆ ئەو بڕیارەم لاپەسم نییە چونکە ئازادی زەوت دەکات. وەکو قوتابێکی کۆلێژ سەراحەتەن لەگەڵ ئەو بڕیارەدام بڕیارێکی زۆر باش و سەبارەت بە قوتابیان، ینی لە پێشووتردا جیاوازیەک هەبوو لە نێوان قوتابیان، ینی هەندێک قوتابی هەبوو بەهۆی جلوبەرگەوە فیزی بەسەر قوتابیەکانیت کە لێدا کە قوتابیانی ئاسما مناوەند بوون لە ڕووی مادیوان ئاسلاواز بوون. ئیدی ئەو بڕیارە وا دەکات کە جیاوازی نەمێنێ لە نێوان ئەو دووچینەی کە لە زانکۆکاندا هەبوو. زانکۆی سەلاحەددین هەفتەی ڕابردوو لە ڕێگەی ئۆنلاینەوە ڕاپرسێکی لە نێوان قوتابیان لەبارەی یەکپۆشیەوە ئەنجامدا. زۆرینەی قوتابیانی زانکۆکەش بە ڕێژەی زیاتر لە 170 لەگەڵ بڕیاری یەکپۆشیدا بوون. سەرۆکایەتی زانکۆی سەلاحەددینیش بڕیاری داوە لە 1 دەی ئەم ساڵەوە لە تەواوی کۆلێژ و بەشەکانی زانکۆکە بڕیارەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە و میکانیزمی جێبەجێکردنیشی دراوەتە دەستڕاگر و سەرۆک بەشەکان. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.